ئەوەی بەڕێزیش بەخێر بێن ئەم ئامادەبوونەتان گوزارشتە لە دڵسۆزی و ئەمەکداریتان. دەستپێکیش لە حزوری ڕۆحی بەرسەفری شەیدانی ڕێگای ڕزگاری کوردستانە ساتێکەوەستین. زۆر سپاس فەرموون. ڕێکخراوی کوردستان دیالۆگ وەک هەموو کات کە لە خەمی کتێب و نووسین و ڕۆشنبیرانە بە بێجیاوازی دەنگ و ڕەنگ و ئایدیاکان هەمووان کۆکاتەوە ئەمڕۆژ سەرپەرشتیاریە مەراسیمەیان کردووە. سوپاسیانەکەین و هێوای بەردەوامیان بۆ خوازین. بەڕێز خاتوپەروین وەکو نوێنەری ڕێکخراوی کوردستان دیالۆگ وتاری بەخێراتن پێشکەشەکە بفەرمێت. بەناوی ڕێکخراوی کوردستان دیالۆگ کە ڕێکخراوێکی کولتوری و باگراوندی نەتەوەی و نیشتیمانیە بەخێراتنتانەکەین. لە ماوەی 4 ساڵی کارکردنمانە زنجیرەیە کۆڕ و سمیناری لە بواری فکری و ڕۆشنبیری بە پێشکەش کردووە. یەکێک لە هاوبەشیە سەرەکیەکانی کارەکانمان مامۆستای نووسەر و توێژەری بواری فەلسەفە مامۆستا ئەبوبەکر جاف بووە. بۆیە بە گرنگمان زانی لە ساڵیادی کۆچی دوایی مامۆستا یاد و بیرەوەریەکانی بەرز ڕابگرین و هەروەها کۆمەڵێک لە وتارە فکریەکانی لە دووتوێی کتێبەکە بە ناوی یارۆ چاپ بکەین و هەروەها هەر بەم ناسەبەوە زۆر سوپاسی مامۆستا پرشن کە خێزانی مامۆستای کۆچ کردووە پاڵپشتی و یارمەتیدەری سەرەکی بووە بۆ ئەنجامدانی ئەم مەراسیمە و دووبارە ڕۆحی کۆچ کرد و شاد بێت و ئێوەش بەخێر بن سەر. دووبارە دەستخۆشی بۆ کوردستان دیالۆگ و بە هیوای بەردەوامی. بەڕێزان ئێستاش بەڕێز نووسەر و ڕۆژنامەنووس کاک ئاماجی عەبدوڵڵا سوور کە بەڕێزیان پێشەکیان بۆ کتێبی یارۆ نووسیوە کە کتێبێکە کۆکراوەی وتارەکانی خوا لە خۆش مامۆستا بەکر جافە لە دوودوی کتێبێکە کۆکراوەتەوە و بەڕێزیان پێشەکیان بۆ نووسیەوە باکەرم کەن پێیان هەیە لەو بارەوە. ئێوارەتان باش. یادی ئەبوبەکر حەسەنی نووسەر نووسەری کۆچ کرد و یادی شاد ڕەوانی شاد. نووسەری کۆچ کرد و جوانەمەرگ ئەبوبەکر حەسەن کە ناسرا بوو بە بەکر جاف لە ماوەی کورتی تەمەنیە بەرەمگەلێکی زۆری خسەنا و کتێبخانەی کوردی و بۆشاییشی گەورەی لە ڕووی ماریفیەوە بڕکردەوە. بە سوپاسێکی زۆرەوە بۆ کوردستان دیالۆگ و هاوڕێی بەڕێزم کاک سەربەسمەنمی کە ئەو شانازیەم پێبڕا من پێشەکیێکی کورت بۆ کتێبی یارۆ کە دوا بەرهەمێتی و لەلایەن کوردستان دیالۆگ خۆ بە چاپ گەیشتووە پێشەکیەکەی بنووسم. تایتڵی پێشەکیەکە یەکەم بە دەلاقەیەک بۆ قسە و باسی ئەم ئێوارێمان لەبارەی هزر و معریفە و بۆچوونی کاک بەکر جاف بەتایبەت لەم کتێبەیە. من لە پێشەکیەکەیە بەون دەستم پێ کردووە تایتڵەکەم بۆ داڕشتووە کە ئەبوبەکر حەسەن لە کۆڵانە خەمگینەکانی ئەنفالەوە بەرەو کەناری فەلسەفە ئەو بە خەمی قوڵ و تراژیدیای ئەنفال و گەرمیانەوە هاتبوو وەک خۆی لە لاپەڕی 159 لە پەراگرافێکە بە ناوی ئازارە و باسیەکە ئەگەر بە دیقەتەوە بخوێنینەوە بەشێک لە کەینونەی ئینسانی کوردمان بۆ خاتر بوو کە پابەستە بە ئازارەوە. کاک بەکر لەو خەمە قوڵی ئەنفالەوە کە هاتبوو پەنجەرەیشی بەڕووی فەلسەفەیە کردبووە چونکە کاری فەلسەفە ئەوەیە کە ڕۆنانەکە لەبارەی واقعەوە و ڕافەی واقعەکە سەرنجام بە دوای وەڵامی جەوهەریە ئاگەڕێ بۆ هەموو پرسگە لە لۆژیکیانی کە لە ئارایەن. هیچ زیادە ڕۆی نییە ئەگەر بڵێین لەم دوایەیە کاک بەکر جافی کۆچ کرد و هێن بە قوڵی ئیشی لەسەر بواری کۆمەڵاسی یا با بڵێن سۆسیۆلۆجیە کرد کە هیچی کەمتر نەبوو لە عەلی وەردی. ئەگەر تەمەن ڕێگەی باە ڕەنگە بۆ ئەم سەردەمە پاشخانێکی زۆر لەو گەورەتریشی پێشکەش کردینایە. وەک باسمان کرد ئەو هەموو ئۆرگومنتانی کە خستە ڕوو پابەست بوو بە مەسەلەی فەلسەفەوە. فەلسەفە لای هەمومان ڕەنگە پرسیارێک بێت کە فەلسەفە بۆچە بێ بچینەوە ناو دێڕەکانی فەلسەفە. دۆلۆش لەم بارەیەواڵێ ڕامانگرایەتیشی کەسیە تەئەمولیشی کەسیە بۆ خاتێوی تەفسیری بەیانی یا دوێنێ یا ئەو ساتە وەختە بکا کە تیایەژی. ئەفلاتۆن ئەڵێ فەلسەفە بۆ ئەوەیە کە دیراسەی ئینسان بکاک ئەو مرۆڤەی کە چەقی گەردوونە. دۆلۆش ئەو فەیلسوفە گەورەیە کە زۆر جار نووسەری جوانەمەرگ
دەستی بۆ برد و وەک سەرچاوەیەک بەرەو پیرە چوو. جیاوازی کۆچ کردو لەگەڵ بەشێک لە نووسەرانی پێش خۆی و هاوزەمانی خۆی ئەوە بوو کە قسەی لەسەر باری کۆمەڵناسیە کرد لەباری کۆمەڵگەی کوردیەوە. ڕاستە پەنجەرەیەشی بەڕووی فەلسەفەی ڕۆژئاوایە کردەوە، بەڵام بە کەرەسەی ئەو فەلسەفەیە ئارایشتی بۆم کۆمەڵگەیە ناکرد. ئەچوو بەرەو دۆڵۆش، ئەڕۆی بەرەو فۆکۆ، بەڵام ئەی کورداند لەسەر ئەم ساتە وەختە لەسەر ئەم فاکتەی کە ئێستا ناو کۆمەڵگەی ئەمەیە بەدیقەتەوە بە لێوردبوونەوە قسە و باسی جدی لەبارەوە کرد. ئەوە ڕاستیە کە بەبێ بوونی پرسیارێکی ڕیشەی هیچ فەلسەفەیەک لە ئارایە نییە. بۆیە کاک بەکری جوانەمەرگ بەشی زۆری وتارەکانی کە لەناوم کتێبەیە بەریەکەوین بە پرسیاری ڕیشەیی دەستی پێ کردووە، پرسیارێک کە هەمومان پەلکێشەکە بەرە و ناوەخنی نووسینەکان. بەشێ لە پەرەگرافەکانی کورتن، بەڵام ئەوەمان لەبیر نەچێت کاک بەکر نووسەرێکی ڕووکار نەبوو، نووسەرێک بوو بە شێوەیەکی قوڵ و ڕیشەیی نووسی. بۆیە کاتێک کە وتاریش یا بابەتیش یا بەرهەمیش یا کتێبیشی خوێنینەوە ئەبێ زۆر بەدیقەتەوە لێ بڕواین، چکە لەژێر پێستی دێڕەکانە بابەت گەلێکی فەلسەفی زۆر قوڵ خۆیان مەڵاساوە. ڕەنگە لە جارێک زیاتر پێویستی بۆ بێ بابەتیشی بخوێنیەوە، چکە لەگەڵ هەر خوێندنەوەیشیا تووشی ڕامانگرایەتیشی تازا بین، وەکەوەی کە قوتابخانەی فراnkفۆرتی نێوباسیەکە کە لەگە هەر خوێندنەوەیەکە بەر ڕامانگرایەتیشی تازە کەوتیەوە هێمایە بۆ ئەوەی کە تۆ دەرگیری بە نووسەرێک ئاوێزانی بە نووسەرێک کە بە قۆڵی بیری کردوێتەوە. پرسیاری ڕیشەی لای پرسیاری جەوهەری لای کاک بەکر و پرسیارە بوو کە هاوکێشێکی تازەیە هێنایە ئاراوە. ئەوەی کە تا ئێستا ئاگوزەرێ لە مێشتی زۆربانە یا ئەو قسە باوی کاوترێ ئەوەی هەیە هەبوو و هەروە بێ و هەروە ئامێنێتەوە و چی بکەین دەسەڵاتمان چیا گۆڕێ بۆ ئەوەی کە بۆ چ دەبێ وابێ چۆن نەبێ وابێ. ئەمە ئەو پرسیارە ڕیشەیە لۆژیکیە بوو کە کاک بەکر دەستی پێوە گرتبووە کردبووی بە خاڵێکی جەوهەری کە هەمیشە قسەی لەسەرە کرد و داکۆشی لەسەرە کرد و دڵگەرم بوو بووی. ئەرکی سەرێکی نووسەر لە ناو کتێبەکانی لە ناو پرۆژە معریفیەکانی بەسرا بۆ هەموو ئەو گریمانە سیسیۆلۆژیانی کە ئیخستەر و بەسرا بۆ بە ڕەخنە چەق و تەوەرەی بیرکردنەوە و نووسینی کاک بەکر جاف و هەرواشە ئەو ژینگەی ڕەخنە هەڵنەگرێ، ئەو ژینگەی ڕەخنەیتیانە ژیرێ، ئەو ژینگەی سانسۆری زۆر بێ، ژینگەیەکە ژەنگ دەیخوات دادڕزێ، چونکە ڕەخنە ئەبێتە باعیسی، ئەبێتە هۆکاری، ئەبێتە دەلاقەیەک بۆ پێشەوە چوون، بۆ هەنگاونان بەرەو ئەفراندن داهێنان. ئەو کۆمەڵگەی ڕەخنەتیان نەخەمڵێ بە دووچاوی خۆی پێشکەوتن و گەشەی ژیاری نابینێ. کاک بەکر بە شێوەیەکی ڕیشەی ڕەخنەیە گرت و ئەرکی ڕەخنەگریش هەمومان نەزانین ئەوە نییە کە ڕەخنەی گر معالەجێ چارەسەر با بەدەستەوە، چونکە ئەرکی ڕەخنەگریان نووسەر ئەوەیە کە دەست خاتە سەر ئاریشە و ئازارەکانی ناو کۆمەڵگە چارەسەرەکەی بەجێ ئەمێنێ بۆ ئەو جەدەل و دیالۆگ و گفتوگۆیی کە بەدوایە دێتە ئاراوە. کاک بەکری شەروا بوو لەو ئەرکەیە ئەو ئەرخەیان بوو و ڕەخنەشی سنووری ناناسی و ڕەخنەگرێکی جدی بوو. بەڕێزان ئێستا ڕوانگەیەک ساخ بۆتەوە کە ڕەخنە وەک چەمک خەمڵیوە. ئەم چەمکە لایەنی دووسەری نییە، ئەمە ڕای بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانە. تا ئێستا کە دەوترا ڕەخنەیەک هەیە بەنایە یا بنیادنەرە، ڕەخنەیەک هەیە خڕوخێنەرە، ئەمە جیابەوە. ڕەخنەیە دیاریکردنی هەموو ئازارانەیە کە هەیە، دەستنیشانکردنی هەموو کەمەکورتیانەیە کە هەیە. ئەوەی تر کە خەڵکێک گۆ ڕەخنەی نازام ڕوخێنە ڕوشت سێرێک ئەوە ڕەخنە نییە، ئەو پێوترێت توانج، پێوترێت تانە، ئەو پێ ناوترێت ڕەخنە. ڕەخناوەیە کە ئاریشە و ئازارەکان دیاریەکە لە زۆر شوێنیشە ئازارمان پێگەێنێ، بەڵام سەرنجام ئەمانگەێنێ بە وەڵامێکی لۆشیی کە دەرمانی دەردەکەمانەکە. کاک بەکر چونکە دەستی لە ناو فەلسەفەیە بوو، ڕۆچوو بوو بە ناو فەلسەفەیە، بۆیە هەر بە بەلایانی کۆمەڵناسیەوە نەوەستا بوو، بەلایانی سۆسیۆلۆژیەوە نەوەستا بوو، بە زمانێکی سیاسی ڕەخنەیە گرت کە سیاست لکێکی سەرەکی و دانەبڕاوی ناو فەلسەفەیە. ئەو ئەیبردینەوە سەر ئەو ڕای سۆکرات و ئەرستۆ کە سیاسیەکان ئەبێ ڕۆشنبیر بن، ئەبێ باکگراوندی معریفیان هەبێ،
بۆ ئەوەی درک پێکردنیان بۆ ئازارەکانی خەڵک زۆر بێ، بۆ ئەوەی ئاشنا بن بە چارەسەری و بە دوای شاڕی چارەسەریەوە بن. خەونیە خەیاڵی کاک بەکرد، هەوڵ و هەڵپە و هەوڵ تەقەلای کاک بەکرد بوو ئەوە بۆ بوو کە ڕەخنەی سیاسی بخەمڵێ و سەرنجام کۆمەڵگەیەشی پێشکەوتووی مۆدرن بێتەکایەوە. لە پەنا ئەوەیە داکۆچی لە بوون خاڵێکی جەوهەری کاک بوو لای کاک بەکرد، داکۆچی لە بوونی نەتەوەیەک کە زۆر جار لە سایە یا لە سێبەری ئەم ئازارەیە گومانی دەخستە سەر هەموو ئەو شعارە و دروشمانی کە ئێستا لە سەراسینە دەوڵەتی وترێتەوە. بۆ نمونە ئازادی وتاریشی لە ناوم کتێبەیە بە ناوی وەهمی ئازادی لە پەرەگرافێکی کورتا بۆمان باسەکە. ئەمان باتەوە سەرەوە ڕای هێگەڵ کاڵێ ئازادی خواستێک نییە سروشتی لەگەڵ ئینسان لەدایک بێ، هیکڵواڵێ ئازادی لە ئەنجامی ممارەسەی ئازادیەوە، لە ئەنجامی چالاشی ئینسان بۆ دەسەبەرکردنی ئازادی لەدایکە بێ. کاک بەکرد بە هەمان مەفهومەوە و لە پەنا ئەوەیە پێمانەڵێ هەموو دروشمانی کە لە سەراسینە دەوڵەتی لەبارەی ئازادی و مافی مرۆڤ و جاڕنامی گەردوونی مافی مرۆڤ هەمووانە کە هەیە جگە لە دروشمێکی مقەنە هیچی تر نییە. ئەوە ئاش دەرچوو زۆر بەڕوونی ڕەخناگرێ قسە و بازە سەرم تەوشمە تازەیە کەم تەوشمی کێساتۆ تا ئارا بەناوی تەوشمی فەندەمینتاڵیا تەوشمی ئوسوڵیە ئەوانەی کە بەناوی ئاینەوە سیاسە دەکەن. ئەمە دۆخێکمانێنێتەوە بەرچاو. من لە چاوپێکەوتنێکی کارل پۆپەر ئەو فەیلسوفە گەورەی نەمسا کە وەرچەرخانێکی گەوری لە سەدەی 20 دروست کرد ئەوەی بیرهێنامەوە لە چاوپێکەوتنێک ئاڵێ چەپەکان ئەو بەشەی کە ستالینیستی بوون ڕەخنیان لە دیموکراسیە دەکرد پیانەوە دیکتاتۆرێتی مقەنە، دیکتاتۆرێتێک بە ماسکەوە. بەڵام ئەوەی سیر بوو ئەوە بوو کە لە ناو کەشی دیموکراسیە سوودیان لە کەشی دیموکراسی وەرگر بۆی ڕەخنە لە دیموکراسیە دەگرن بە هەمان نەفەس بە هەمان شێوە. ئەوانەی کە ئێستا لە فۆرمی ئاینە سیاسەت دەکەن، ئاینی پیرۆز بەکارێنن بۆ سیاست، خەمی گەوریان ڕوبەڕوونەوەی ئەم سەردەمە تازەی تەکنۆلۆژیایە، بە کەرەسەکانی تەکنۆلۆژیا، بە بلاتفۆرمەکانی تەکنۆلۆژیا، بە فەیسبوک و ئینستاگرام و تویتەر و تا دوایی ڕوبەڕووی ئەم سەردەمە تازەیە بنەوە بۆ کەرەسێش ڕوبەڕوویە بنەوە. دروست ڕەخنەی جددیەگرێ خەمی قوڵی بۆەوەیە کە نەوەیەک سەر پێ بکەوێ، نەوەیشی داهێنەر، نەوەیە کە خەون و خەیاڵ و خەمی لە ئەفرانتان ساخ بکاتەوە. زۆربەی وتارەکانی ئەگەرێن دیقەت بین لە ناوەم کتێبەیە لەبارەی کۆمەڵگەوەیە، لەبارەی کۆمەڵگەی کوردیەوەیە و ڕەخنەی جددیەگرێت لە هەندێک شوێنە واز بە ئازارەکانی یەکەین. من وەک خوێنەرێکە ئەم کتێبم خوێنەوە وتاری هەبووە لە باتی 2 جار 3 جاریش خوێنمەوە، چونکە ڕەنگە بەشێک لە خواستەکانی بەشێک لەوەی کە هەوڵی بۆیە بێتەدی خواستی هێنانەتی لە ناو نووسینە لە ناو دیڕێک لە ناوەندیا لە کۆتایی کردبێتی بە قفڵی بابەتەکەی و کردبێتی بە کۆدی ناو بابەتەکەی. چونکە کاک بەکر نووسەرێکی ڕووکار نەبوو، نووسەرێک بوو بەقوڵی بیریە کردەوە و هەوڵیە ئاریشەکان و خستنە ڕووی بە شێوەیەکی ڕیشەیی بێ و پشتیا بۆ بە فەلسەفە پەنای پێگرت بوو. باشی بەوە بوو کە لە سەردەمێکە چۆتە دەرەوەی وڵات و خوێنوێتی بەتابەت لە فەڕەنسا کە ئەمەش پەنجەرەیەکی تازەی بۆ کردوتەوە بەڕووی ڕۆژئاوایە، بەڵام سوودی لە پرۆسیسی عەقڵانی ڕۆژئاوا وەرگرتووە و کردوێتی بە هەوێنێک بۆ قسە و باس لەبارەی کۆمەڵناسی کۆمەڵگەی کوردی. ئەم کتێبە کە بە ناوی یارۆیە دیارە لێکدراوی هەردوو ناوی هەردوو جگەرگۆشەکەیەتی. سوپاسی زۆر بۆ کوردستان دیالۆگ کە لە خەمی ڕۆشنگەریایە. من هیوای پێشەوە چوون و بەردەوانیان بۆ خوازم نامەیە کاتان بگرم. کاک بەکریش ڕەوانی شاد و زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ کاک ئامانج. ئێستاشدا لە بەڕێز کاک عەلی حسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینەکەین پێیوی خۆی پێمان پێشکەشکات با بفەرمێت. بە ناوی خی گەورە
دایکی بەڕێز سعدی خان، خوشتی بەڕێزی کاکە ئەبوبەکر، مامۆستا پرشنگ، کاکە یادوو، کاکە یارۆ، کە سوکاری کاکە ئەبوبەکری خوا لێ خۆش بوو، ئامادەبوانی بەڕێز. ئەمڕۆ ساڵێک بەسەریادی یەکێک لە پیاوە هەرە دیار و ڕۆشنبیر و ئەکادیمیەکانی کوردستان تێئەپەڕێ. کاکە ئەبوبەکر جاف لە ناوچەیەکی پڕگەرم، نەک هەر گەرمی وەکو گەرمیان، گەرم لە کوردایەتی، لە تێکۆشان و لە قوربانی دانیش. کاکە ئەبوبەکر لە خانەوادەیەکی تێکۆشەر، خانەوادەیەکی نیشتیمان پەروەر و خانەوادەیەک کە بەشێکی زۆر لە خانەوادەکەی قوربانی ئەنفال بوون و لە ناوچەیەکی ئەنفالیش هەڵکەوت بۆ خزمەتی ئەدەب، خزمەتی نووسین و خزمەتی ئەکادیمیەت و زانست، هەم بۆ کۆمەلگا و هەمیش بۆ کوردستان و ناوچەکەش. لە گەرمیانەوە گەیشتە سۆربۆن، لە زانکۆی سۆربۆن، یەک لە زانکۆ هەرە بەناوبانگەکانی جیهان و بەتایبەتی فەڕەنسا. شەهادەکەی، زانستەکەی نەمایەوە لەوێ بۆ خۆی، بۆ ژیانی خۆی، بۆ تایبەتمەندیەکانی خۆی، بەڵکو هاتەوە ناو مەعاناتی ملەتەکەی، مەعاناتی کۆمەڵگاکەی، مەعاناتی ناوچەکەی. من لە نزیکەوە کاکە ئەبوبەکرم دەمناسی چەند مرۆڤێکی سادە، چەند مرۆڤێکی نیشتیمان پەروەر و مرۆڤێک بوو بێجگەلەوەی کە کەسێکی ئەکادیمی لە ڕوانگەی ئەکادیمی و لە ڕوانگەی فەلسەفە و ئەوەی کە لە زانکۆ فێر ببوو، گزارشتی لێکرد بۆی بتوانی خەڵکی تر لێی فێر ببی. بەڵام لە هەمان کاتیشدا ئەمانەی کە خاوەن بیرۆکە و خاوەن قەڵەمی بڕشتن، بەڵام هەندێک جار پێویستی بە جورئەتی کۆمەڵایەتی، جورئەتی سیاسی و جورئەتی مرۆڤبوونیش هەبێت. کاکە ئەبوبەکر یەک لەوانە بوو کە جورئەتی هەبوو بتوانی گزارشت لەو زانستە یان لەو بیر و بۆچوونان یان لەو ڕوئیانە بکات لە هەر شوێنێک، لە هەر جێگایەک بایە. گزارشتی لە بیر و بۆچوونەکانی خۆی کرد، بەڵام بە تەکید لە ڕوانگەیەکی ئەکادیمی، لە ڕوانگەیەکی دروستی پڕ بە بەڵگە کە مرۆڤی مقابل، کەسی مقابل بە ئاسایی و بە سروشتی لێی وەربگریت. مرۆڤی لەو جۆرە تەنها مڵکی ماڵ و منداڵ و کەسوکاریان نین، ئەمانە سەروەتی یان سەرمایەی نەتەوە و نیشتیمانن. بۆی لە دەستدانی کاکە ئەبوبەکر جاف تەنها خەسارەت نەبووە بۆ منداڵەکانی خانەوادەکەی، بەڵکو خەسارەتێک بووە، زیان بووە بۆ کوردستان، بۆ زانست، بۆ پێشکەوتن، بۆ زۆر لەو بوارانەی کە کۆمەلگای ئێمە، ملەتی ئێمە پێویستی پێ بوو. لەو یادەدا سڵاو دەنێرین بۆ گیانی پاچی و زۆر سوپاسی خانەوادەکەشی بە تایبەتی مامۆستا پرشنگ دەکەین کە کتێبخانەکەی پاراست و هاوکار بوو زۆر لەو بەهرە و تواناکانی مامۆستا ئەبوبەکر ببنە بەشێک لە کتێبخانەی کوردی و خەڵکێکی تریشی کوردستانی و زانکۆکان خەڵک سوودی لێ وەربگری. بدەوارین پەیامی کاکە ئەبوبەکر و زانستی ئەو زانیاریەکانی ئەو بەردەوام بیت لەگەڵ پێشکەوتنی زانست و زانیاری لە کوردستان. جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ ئەو پیاوە بیرمەندە دائەنوێنین، بۆ خانەوادە تێکۆشەرەکەی، سەرخۆشیش لە سعدی خانی دایکی دەکەین. دەزانین دایک لە هەموو کەس جارێک سوتاوترە بۆ منداڵەکانی، بەس دایک قیمەتی منداڵ دەزانیتن، منداڵی خۆی. ڕەنگە هەمومان دایکمان هەبی، بەڵام قەت کەسمان وەکو دایک هەست بە ئازاری دایک ناکەین. دەزانین دایک چەند بە ئازارە بۆ منداڵەکانی. منداڵ گەورەش ببی، تەمەنیشی گەورەبی، هەر لە ڕوانگەی منداڵی و بە تەمەنی منداڵی سەیری منداڵەکانی خۆیەکە. خوا سەبووری بدات. زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش و سەرفراز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ڕێزدار کاک عەلی حوسێن بۆ پەیامی هاوخەمیەکان. ئەو بەتەنها پێیڤ نەبوو، ئەو بەتەنها یەک قەڵەم و چرایەک و ئەستێرەیەک نەبوو،
ئەو بە تەنها یەک دەنگ نەبوو لە گەروی خەمی گەلێکدا، ئەو قەڵەمی بە پێوەستاوی هەمومان بوو. چۆن ئەنفال لە بیر ناچێتەوە، چۆن ئازار لە بیر ناچێتەوە، ئەویش لە بیر ناچێتەوە. مانگ ون دەبێ، ساڵ ون دەبێ، ڕۆژ ون دەبێ، بەڵام ئەوەی لە دڵی خەڵکدا جێنیشتەیە و جێچۆڵ ناکا بۆ هیچ کەسێ قەت ون نابێ. وەک حکایەتێکی درێژ، وەک گۆرانیەکی سەروێرد، وەک یادگارێکی شیرین بۆ هەمیشە لە هێزرماندا دەڕوات و دێ. لە دوای خنکانی هەڵەبجە و ئەنفالی بە سوێی گەرمیان سکاڵایەکی نووسی بۆ خودا. بەر لەوە بۆ درەختی خوێردەوە، درەخت گریا. لە پەناوە باڵندەیەکی پۆستەچی وتی باشە کێ بۆتە با، ئەگەر بە تەمای منی من ناگەم عەرشی خودا. سکاڵایەکی تووڵانی بە دێڕی خەم نووسی بوو، خودایە لەوەتەی هەم ئەمە چیرۆکی ژیانی منە، شاخێک لە هەڵقرچان، پێدەشتێک لە مەراق، ڕێگایەک لە ئازاری بێناونیشان. لەوەتەی هەم ئەمە مێژووی ژیانی منە، جوگرافیایەکی ئەنجن کرا و مێژوویەکی سەرە و ژێر کرا و گەلێکی بێناسنامە. قەڵەمی منیش بە چواردەوری هەمویان وەک ئەسپێکی چوارپەلش پرزە دێت و دەچێ. لە دیرۆکی بێڕەحمی ئەم ژینە، لە نادادی ئەم گەردوونە، ئەم ژیانە پڕلەقینە، پیاوێک هەبوو زەمەنی بەجێهێشتە بوو، تافگەیەک بوو لە گوڵاڵە و دڵێک لە پەموو. لە چەشنی تیشێک موتور بەکرا و بە خاک و خۆڵی گەرمیان، ئەو لە نێو هەموو شتە جوانەکاندا دەبینەوە. لە نێو پێکەنیندا نوکتەیەکی ئێسکسوک بوو، لە کۆڕی یاراندا گوڵدانێکی ڕۆحسوک و لە سادەییدا گوڵە کێوی لەبوو، لە تاریکیدا مۆمی سەبووری و لە نێو بیر و باوەڕی چەق بەستووی و ئەو پەڕگیریدا ئەو دەیوت کرانە و فرەڕەنگی نەک یەک ڕەنگی. وەک بۆنێکی خۆشی پاریس، وەک یاقوتێکی گرانبەها بە گەردنی نیشتیمانەوە بۆ هەمیشە دەبریسکایەوە. بەڵام مخابن لێژەڵوکەی مەرگ هات و ئەوی برد. لە دوای خۆی چەند وشەیەکی بێناز و پاکەتێک لە جگەرە و لە هزریا پریسکی خەیاڵی ئەوین و لە سنگە هەناسی ئەنفال بەجێما. وەک ئاگری بەردە ئیستێک و شەوقەیکی خێرا کە چۆن تاریکە شەو ڕاچڵەکێنێ، لانەی کەروێشک و قۆزاخەی کرمێ بە شەواری تیژی ناوەختەخە، خەمی تۆش ئاوها ئێمەی بە شەوارە خست. زستان چەند شەخت و بەهار چەند دڵتەڕ و پاییز چەند گەڵادڕ و نەما بڕە، ئەو لە نێو هەموو وەرزەکاندا هەر نەمرە هەر نەمرە. ئێستاش وتاری بنەماڵە پێشکەشەکرێ لەلایەن بەڕێز کاک دژوارەوە، با بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان، بە ناوی بنەماڵی ئەبوبەکر جاف بە خێراتتانەکەین. لە تابلۆی زەماندا حیکایەتی ئەبوبەکر جاف گێڕانەوەیەکی قوڵی پڕ حکمەت و بوێریە، وەک نووسەرێکی بواری فەلسەفە و وەک نیشتیمان پەروەرێک قسە و کردەوەکانی هەناسەی ژیانیان بە ڕۆحی کورد و کوردستاندا کرد. ساڵێک بەسەر کۆچی دواییدا تێدەپەڕێت و نەبوونی ئەو بەقوڵی هەستی پێدەکرێت. لەگەڵ ئەوەشدا بیرۆکە و پەرۆشیەکانی بەردەوامە لە ڕۆشنکردنەوەی ڕێگاکەماندا. لە ساڵیادی کۆچی دوایی ئەودا دڵنەوایی خۆمان لەو لاپەڕانەدا دەدۆزینەوە کە نووسیوێتی و هێز لەو بنەمایانە وەرەگرین کە ئەو پاڵپشتی دەکات. خەمی گەورەی کۆچکرد و هەردەم کورد و کوردستان و ئەو ڕێبازە بوو کە لەسەری بوو. ئێمەش وەکو بنەماڵەی کۆچکرد و بەڵێنە دەین درێژە پێدەری ئەو ڕێبازە بین. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ڕێکخراوی کوردستان دیالۆگ. بەڕێزان، بەم جۆرەش دێنە کۆتایی مەراسیمەکەمان. سپاس بۆ ئامادەبوونتان، حزورتان لێرە، گزارشتە لە دڵسۆزی و ئەمەکداریتان. دووبارە بەخێر بێن، بەخێر بچن.